وشکە ساڵی و بێبارانی تەنگی بەڕووبار و کشتوکاڵ و سەرچاو ئاویەکان هەڵچنیوە. ئێرە ڕووباری سیروانە، بۆ هۆی کەمبوونەوەی ئاوەوە بەشێکی زۆر لە ڕووبارەکە بووەتە وشکانی. هەموو ڕۆژێک بە ئاستی جیاجیا ئاوی ڕووبارەکە کەم دەکات. مەترسی لەسەر گەورەترین پرۆژەی ئاو لە هەرێم کە بە گوژمەی زیاتر لە 176 ملیۆن دۆلار بونیادنراوە دروست کردووە. لە ئەگەری دابەزینی زیاتری ئاوی ڕووبارەکە پارێزگایەک و قەزایەک و ژمارەیەک ناحیە بێئاو دەبن. ڕۆژانە بەلانی کەم 3 سانتیمەتر ئێستا مستەوای ئاوی سیروان دائەبەزێت و بەمەش کاریگەریە بێ لەسەر پرۆژەکەی ئێمە ئێستا نزیکەی 2 مەتر و 40 سانتیمێک ئاومان هەیە لە سروی وەرگرەکانمانەوە. بەم شێوەیە ئەگەر بەم شێوەیە بڕوات تا 2 مانگی تر ئاو نامێنێت لە سیروانەکەیە کە وەرگرەکانی ئێمە بتوانن وەریگرن، ینی ئاو بنێرین بۆ هەڵەبجە. لێکەوتەکانی وشکە ساڵی لەسەر بەرووبوومی دانەوێڵە بە تەواوەتی دەرکەوتووە. جوتیاران دەڵێن لە 180 بەرووبوومی دانەوێڵە بە کەڵکی دروێنە نایێت، دەکرێت بە ئالیک بۆ ئاژەڵان. من زیاتر لە 20 دووەنم گەرمم کردووە ئەمساڵ. ئەم 20 دووەنمە هیچ ئیسفادەیەکی تیان نیە، یعنی بۆ کەڵکیەوە بێت تۆ بڵێت دەڕاستیەکەی بیڕنیتەوە، هیچ کێشێ هینێکی تیانە سوود و ئیسفادێکی تیانی. ئەم ساڵەوە بۆ نێەوەی بکە باران نەبوو، هیچ ئیمتیازاتی و شتێکی نییە. داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین خەرەبووی ئەم جوتیارانە بکاتەوە بە هەچۆنێک بێت. بەڕێوەبەری گشتی کشتوکاڵی هەڵەبجە دەڵێ راپۆرتێکیان بۆ وەزارەتی کشتوکاڵ ناردووە، تیایدا پێشنیاریان بۆ ڕووبەڕووبوونەوەی وشکە ساڵی کردووە. دەشڵێن هەر کێڵگەیەک ئاودێری نەکرابێت بە کەڵکی دروێنەکردن نایێت. وشکە ساڵی بە تەواوەتی لە سنووری پارێزگای هەڵەبجە دەرکەوتووە و کاریگەری نەرێنەکانیشی لەسەر سێکترە جیاوازەکانی ژیان دەرکەوتووە و بە تایبەت کەرتی کشتوکاڵ و کاریگەری زۆر گەورەی کە تا ئێستا بەڕوونی ببینرێت لەسەر بەرهەمی دانەوێڵەیە کە ئەتوانین بڵێن بەشی زۆری ئەو دانەوێڵی کە ئەم ساڵ لەم سنوورە چێنراوە بەهۆی ئەم دیاردەیەوە بەرەو لە ناوچوون ڕۆشتووە. لەگەڵ دیاردەی وشکە ساڵیدا بە وتەی ئەندازیارانی کشتوکاڵی و ئاودێری هەڵەبجە شەڕی گرتنەوە و بەردانەوەی ئاو لە نێوان عێراق و ئێراندا گرفتێکی دیکەیە. لە دیوی ئێرانەوە لەسەر ڕووباری سیروان بەنداوی داریان دروست کراوە، بەوەش ئاو کەمتر دێتە خاکی عێراقەوە. لە بەنداوی دەربەنی خانیش بە فشاری حکوومەتی عێراق ئاوی زیاتر ڕۆ دەکرێت بۆ ناوەڕاست و باشووری عێراق. ئەوەش مەترسی گەورەن بۆ پرۆژە ئاودێریەکانی هەرێم و جوتیاران. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.